یاری کۆتایی جامی هەرێمی کوردستانە لەسەر یاریگای فرانسۆ هەریری لە شاری هەولێر ئەنجام دەدرێت. هەندرێن و زاخۆ ڕوبەڕوو یەکتر بوونەتەوە، ڕێژەیەکی یەکجار کەمی هاندەران ئامادە یاریەکەن. لانیوە یەکەم هەندرێن یاریەکی تاگلایانەی ئەنجامدا. عەباس حوسێن لە گۆڵ تۆمارکردن نزیک بوو تۆپەکەی ڕێگای ستونی گرت. ئەم لێدانەی سەرهەت حوسێنیش چی نەمابوو ببێتە گۆڵ. هۆگری گۆڵپارێز خۆی گەیاندە تۆپەکە و دووری خستەوە. هێرشەکانی هەندرێن تەواو مەترسیدار بوون، بەڵام هۆگر عەلی گۆڵپارێز یانەی زاخۆ بەرپەرچی سەرجەم هێرشەکانی دەدایەوە. بەر لە کۆتایی هاتنی نیوە یەکەم شادومان سەباح بربەستی یەکسانی شکاند و هەندرێنی بە گۆڵ یەکەم لە یاریەکە پێشخست. نیوەی دوم دەستی پێکردەوە، ئەما یەکەم دەرفەتی زاخۆ بوو لە یاریەکە، یانەی زاخۆ کۆنتڕۆلی تۆپی زیاتر کەوتە دەست و فشاری خستە سەر گۆڵی هەندرێن بە ئامانجی یەکسانکردنەوەی ئەنجامەکە. هەندرێن لە ناوەڕاستی نیوەی دووەمەوە هاتەوە نێو کەشی یاریەکە. عەباس حوسێن نزیک بوو لە گۆڵپارێزەکەی زاخۆ دووری خستەوە. لە ئاخولەکی 68 ناوبژوان لێدانێکی سزای بۆ هەندرێن ئەژمار کرد. سەنگەر عەبدولکەریم بەسەر کەوتووی جێبەجێ کرد و ئەنجامەکەی بۆ هەندرێن دوو هێندە لێ کرد. هەردوو تیپ دەرفەتی گۆڵی زیاتریان لە پێش بوو، پێی نەگەیشتن. لە دواخولەکان سالم عامڕی ناوبژوان لێدانێکی سزای بۆ زاخۆ ئەژمار کرد. شوان جەمیل لە دەستیدا و یاریەکە بە دوو گۆڵی پاک بە سوودی هەندرێن کۆتایی هاتوو بۆ دووەم وەرزی لەسەر یەک بووە پاڵەوانی جامی هەرێمی کوردستان. الحەمدوللا دڵخۆشترین کەسین بەڕاستی چکە لەبەرەوەی دوم ساڵ لەسەری ئەم جامە بەرز بکەینەوە. هەموو کاتش یانی هەندرێن هەر بەشداری هەر جام و پاڵاوان تێ بکە ئەکید ژمارەیەکی قورس دەبی. الحەمدوللا بە پاڵپشتی خوای گەورە و یاریزانەکان و دەستەی کارژێری ئەم جاممان بەرز کردەوە و یاریزانەکان پێش یاریەکە وعدیەوەماندا جامەکە بەرزکردن. الحەمدوللا گەیشتنە ئامانجەکەمە. هەستێکی ناخۆشم هەیە، تیپەکەم دۆڕا، بەڵام ئەمە تۆپی پێیە، ئەمە ژیانە. بەوە دڵخۆشم کە بوومە گۆڵکار. سوپاسی تاک بە تاچی یانەکەم یانی زاخۆ دەکەم. یاریزانەکان هاوکار بوون بۆ ئەم دەستکەوتە، هەر بۆیە دڵخۆشم بەمە. دوای کۆتایی هاتنی یاریەکە یاریزانانی یانەی زاخۆ مەدالیای پلەی دووەمیان لەمل کرا و گلیرمی سانتۆسی بەرازیلیش هەر لە یانەی زاخۆ خەڵاتی گۆڵکاری جامەکەی بە تۆمارکردنی 4 گۆڵ پێبەخشرا. دواتر یاریزانانیانی هەندرێن نازناوەکەیان بەرز کردەوە. یانەی هەندرێن لەم وەرزەی تۆپی کوردستانیش بەدەست بەتاڵی بۆی دەرنەچوو، توانی بۆ دووەم وەرزی لەسەر یەک نازناوی جامی هەرێمی کوردستان بەرز بکاتەوە. تیپەکە بۆ داهاتوو ئامانجی گەورەتری هەیە و دەیەوێت بەشداری خولەکانی عێراقیش بکات. حوسێن محەممەد، کەناڵی پەیام، هەولێر.